شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 3 ڕۆژ بوو لە بەغدا بوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە بەغدا کۆبوونەوەیان ئەنجام داوە ڕێککەوتنیان کردووە سەبارەت بە ناوەڕۆکی ڕێککەوتنەکە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێت. سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت مەمنون دەڵێ لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێککەوتوین. ناوەڕۆکی ئەم ڕێککەوتنە چییە؟ ئەگەر زانیاریتان هەبێ. زۆر سپاس ڕێز و خۆشەویستیم بۆ بینێرانی بەڕێستان دیارە سپاس. ئێمە دوێنێ لەگەڵ لۆڤدەکە دانیشتین و کۆبوونەوەمان کرد لەسەر دواوردەکاری ئەوەی کە ئەوان بەچی گەیشتون هەنگاوی باش بڕاوە. ئەم کۆبوونەوەی دوێنێ و چەند ڕۆژی ڕابردوو گرنگ بوون بە تایبەتی ئەوەی کە لە سەرەتاوە گفتوگۆکان دەستی پێکرد لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بناغی گفتوگۆکان ئەو وەرەقە بوو وەرەقەی ئیتیفاقی سیاسی نێوان لایەنەکان کە تەحالوفی ئیدارە حکوومەتی پێکێنا وەرەقەیەکی سیاسی هەبوو. ئەو وەرەقە سیاسی ئیتیفاقی سیاسی لەسەر کرا لە نێوان لایەنەکان لەوە گرنگتر لە ناو پەرلەمان دەنگی لەسەر دراوەکە واتە شەرعیەتی نیابی وەرگرت بەبێ بگەڕێتەوە پەرلەمان دەتوانێت هەموو بەرگەکانی جێبەجێ بکە سەرۆک وەزیران دەسەڵاتی پێدراوە و ئەگەر جەنابیشت تەمەشای ئەو نووسراوە بکەیت کە سەرۆک وەزیران بە دەسوخەتی خۆی نووسیوەتی ئاماژەی بە وەرەقە سیاسەکە کردووە لەوێشا باز دەکا کە لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە بۆیە دەبێت 400 ملیار دینارە بۆ مانگی 11 و 12 ڕەوانە بکرێ. ئەمە لە ڕووی ئیستحقاقاتی هەرێمی کوردستان کە دەبوو لە سەرەتای مانگیەکە و ئەم بڕەپارێ باتایە بەڵام بە بڕیارێکی سیاسی و بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارێ بردرا. بەڵێ من تەبعانەوەی و کە نووسێتی لە بۆ مانگی 11 و 12ەیە ئێمە لە حاڵەتی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەین لە زۆر لە دیدارەکانە باسم لەوە کردووە کە دوو پرۆژە یاسا لە ناو وەرەقە سیاسەکەی هاتووە کە بە هەمانگی و ڕێکەوتن لە نێوان سێ پرۆژە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بێتە پەرلەمان واتە بەبێ ڕێکەوتنی ئەوان نەیات. یەک لەوانە پرۆژە یاسای بودجەی 23ە مەجلیسی ئیتیحادە و پرۆژە یاسای نەوت و گازیشە بۆ ئەمانە لە ڕێکەوتنەکەی هاتووە کە بە هەماهەنگی و ڕێکەوتن لە نێوان هەردوو لایەن پرۆژە یاسانە ئامادە بکرێت. بۆ ئەو بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان شاندی دانوسانکاری خۆی دەستنیشان کرد کە بە فەرمانێک لەلایەن بەڕێز کاک مەسرورەوە وەکو سەرۆک وەزیران ئەو فەرمانە دەرکرا ئەندامانی شاندی دانوسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی بودجە و دارایی و پرسینە و دەستنیشان کراوە و لە پاڵەوەشا بڕگەیەکی تر هەیە بۆ بابەتی تەشریعات کە ئیزافە کراوە بۆ ئەو لیژنەی کە هەیە ئەو پرۆژە یاسانی کە ئامادەکرێت دەبێ حکوومەتی هەرێم خۆی بۆ ئامادە بکە. هەنگاوی باش شوونەتە پێشەوە لە بواری زۆر باش هەیە وەک باسم لە بواری دوو بابەت لە بواری نەوتیشەوە دیسان ئیتیفاق کرا و گفتوگۆکانش کە دەستی پێکرا لە نێوان وەزیری سامانە سروشتیەکان یاخود شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری نەوت دیسان ئەو وەرەقە سیاسیە کە ئیتیفاقی لەسەر کراوە بەوەی کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسینەوت بە لێک تێگەیشتن و ڕێکەوتنی هەردوو لا چارەسەر بکرێ ئەویش دیسان بووە بناغی گفتوگۆکان کەواتە بەرچاوڕوونیەکەیە لە بابەتی پرسینەوت ئیتیفاق وا کراوە لێرەوە بۆ مەرحەلەی ئانی چۆن ئەو پرسە جێبەجێ ڕێکەوتنی لەسەر بکرێ. کۆمەڵی دیدگا هەیە زۆر لە یەکەوە نزیکن کە بۆ مەرحەلەی ئێستا چۆن ئیدارەی مەلەفی نەوتی بدرێ لە نێوان هەرێم و بەغدا و بۆ دوای ئەوەش کە پرۆژە یاساکە دێ پێکەوە ڕێکەوتن بکرێ. ئەمان دیدگای خۆیان وتووە لەسەر پرۆژە یاساکەوانش باسییان کردو هەردوو بە هەردوو لا پرۆژەیەک ئامادەکردن زەنگی لەسەر بدا و پرۆژە یاسایە تەنزیمی بەڵێ ئەو پرۆژە یاسایە تەنزیمی علاقەی نێوان هەرێم و پارێزگاکان نەک هەرێمی کوردستان چونکە بەپێی دەستوری عێراق ئەو بابەتە بابەتی یاسای نەوت و گاز جگە لە هەرێمی کوردستان ئەو پارێزگایانش کە منتیجن بۆ نەوت معنین بۆ ئەم پرسێ ئەوانیش بەشداریان پێ دەکرێت دوجار پرۆژەکە لە پەرلەمان دەنگی لەسەردرێ. باش هەر سەبارەت بە پرۆژە یاسای بودجە
ئایا بەبێ ئیتیفاقی بەغدا و هەولێر ئەو پرۆژه یاسا دێتە پەرلەمان و پەسەند بکریان دەبێ هەردوو لە ڕێکەوتنیان کردبێت ئەو جارێتە پەرلەمان واتە زۆرینە و کەمینەی بەکار نایەنرێ لەمەیە نەخێر چونکە وەک باسم کرد ئێستا ئەگەر ئەو مسودەی کە بە دەسوخەتی خۆی نووسراوە لەلاتانە حتمما ئەوەی کە بۆ 400 ملیارەکە بڕیاری لەسەردراوە نووسراوە ئیتیفاقی سیاسی کە دەنگی لەسەردراوە لە ناو پەرلەمان کەواتە ئەو ئیتیفاقی سیاسی بناغی هەموو گفتوگۆکانە و مەوزوعی بوجەش لێکۆ زۆر نزیکن ینی خلافیان نییە تا بڵێ بینێرن بەڵکو لە قۆناغی کۆتایی ئەو ڕێکەوتنن سیغەیەکی مشتەرەکیان دۆزیەوە هەردوو لایەن بینی هەرێم و بەغدا تەوەقعەکەم لە سبەینێ ڕۆژی پێنجشەم یا ڕۆژی یەکشەم ئەم سیغەیە ببێتە سیغەی هاوبەشی هەردوو لاو لە قانونی موازنەیەجێ بکرێتەوە وەکانی تر وردەکاری ئەرقام حەلیان کردووە هەموو ئەوانیان تێپڕانەوە قۆناغانە خلافێک نییە تا تاگلەیانانە بێن تەوەقعەکەم بە ڕێکەوتنی هەردوو لە پرۆژە بێتە پەرلەمان بۆی کە لەوێ کەمترین گفتوگوی لەسەر ئەرقامەکانیان تێپەڕاندنەوە پشتی هەرێمی کوردستان چەند دیاری کراوە لە پرۆژه یاساکە ئەگە زانیاریتان هەبێ پشکی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە بەڵام من باسی ناکەم بۆ برایانی شاندی حکوومەتی هەرێم بەجێڵم تاو کاتەیەک لایە بێتەوە بەڵام باشە پشکێکی باشە و تەوەقعەکەم دوجار هەردووجار لەسەر ئەو ڕێژەی ڕێکەوتون هەر ئەو ڕێژێش دێتە پەرلەمان باشان دەکە خۆی ئالانی کات زۆر باشە سەبارەت بە ڕادستکردنی نەوت وەمانە چیە چۆن ڕێککەوتون ئایا هەرێمی کوردستان هەر خۆی نەوتە فرۆشە یان لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بێت چۆن ڕێککەوتون لەسەرەمیانە ئەو بابەتە کۆمەڵی وردەکاری هەیە بابەتی هەناردەکردنی نەوت و کولفەی ئینتاجی نەوت لە هەرێمی کوردستان ئەمیش باسی لێوە کراوە ئیدارەکردنی ئەو مەلەفە کۆمەڵێک بابەتی هوەری تایە هەموو زۆر بە وردەکاری باسییان لێوە کردووە هەردوولا لەگەڵ ساڵانی پێشوا جیاوازی زۆرە بۆی هەردوو لا تەفاهمیان کردووە کە ئەم بابەتە پرسی نەوت کاتێک کە تۆ دێی محاسبەی منەکەیەوەکەوەی کە ئەمە سەروەیەکی نیشتیمانیە و لەم جۆرە قسانە دەبێت تەحملی کلفە ئینتاجیش بکەی بۆیە ئەو وردەکاریانە قسەی لەسەر کراوە بە هەمان شێوە لێک تێگەیشتن هەیە لە نێوان هەردوولایەکە هەم لە بابەتی کلفە ئینتاجی نەوت و هەناردەکردنی و بە بازارکردنی تا و کاتێک کە پرۆژەکە دێتە پەرلەمان. باشە جیاواز لە بودجە و نەوت هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە دەڵێن بە شەوانە هێزێکی زۆری سەربازی لە ناوچە وای خۆت لە گەڕەکە کوردنشینەکان لە کەرکووک جێگیر کراون خەڵک ناڕازیە لەو هێزانە دەڵێن لە گەڕەکانیکان نین باشە یان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بازارێک هەبوو بیرم نەماوە ناوچێ بازارەکە خان خوورما بوو نیگەران بوون لەوەی کە بازارەکەیان لی تێک دەدرێ ئێوەش لە کەرکووکەوە دەرچوون بوون بە پەرلەمانتار و ئێستا بەڕێستان جێگری سەرۆکی پەرلەمانن چی بۆ خەڵکی کەرکووکەکەن بە تایبەتیش بۆ مادەی 140 و ئەو کێشانەیە کە لەو شارە هەن بە تایبەتیش بڕیار وابوو کە هێزە سەربازەکان بچنە دەرەوە و وەڵامسێکە ڕادەستی پۆلیس بکرێت وەڵا با هەر لە ڕێگای کەناڵەکەی جەنابتانەوە کۆمەڵە شت باسکەین یەک لە ماوەی هەفتەی ڕابردووە سێ کۆبوونەوەی زۆر گرنگمان کردووە لەسەر بابەتی زەویە کشتتوکاڵەکان دوایین کۆبوونەوەی ئێمە لە بەغدا دوێنێ تا کاژمێر شەشی وارەی خایەن قۆناغی زۆر باشمان بڕی ئەوەی کە ماوەی دووسێ ساڵە بربەستە تقریبەن ئەو بربەستەمان تێپەڕان ئیتیفاقێکی مەبدەئی لە نێوان ئێمە کراوە ئەو ئیتفاقە بین لەگەڵ سەرۆک وەزیران لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە بەحسێکەین ئەمە لە بابەتی زەویەکان بۆ حەلی جەزری نەک حەلی ئانی حەلی جەزری ئەوەیە کە ئەو پرۆژەی کە ئێمە ئیتفاقی لەسەرەکەین ئەو پرۆژە یاسایە لە پەرلەمان دەربچێت و کێشەکە بە یەکجاری کۆتایی پێ بێت کە ساڵانێکە کۆتایی ناتوە ئەمە لە ڕۆقانێکەوە ئەمە هەنگاوەکانمانە تا دوێنێ کاژمێر 6 لە کۆبوونەوە بووین بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئیدارەی کەرکووک و لەسەر پرسی زەویەکان دوێنێ دوایین کۆبوونەوەی ئێمە بوو لەم هەفتەیە و بەردەوامیشن و وەک باسم کرد زۆر چوینەتە پێش لەو مەلەفە لەسەر ئەرزی واقع ئەو هەوڵانە کە هەیە بۆ داگیرکردنی زەویەکانمان ئێمە بەردەوامین
خەڵکی ناوچەی تاالبانی تەلەفۆنیان بۆم کرد پێش 4 ڕۆژ 3 ڕۆژ عربەکان تەرەکتەریان هێنا بوو کە زەوی گوندی ئەنگیجە بکێڵن لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆنەکان قسەم کرد تەرەکتەرە جێشی نردوو و ئەو عربانەی کە هاتبوون زەویەکانی کورد بکێڵن دوور خرانەوە لە ناوچەی پەڵکانە و سەرگەڕان بە بەردەوام کاتێ تادایان لەکرێ تەنانەت ئەمڕۆ هاوڵاتیەک لە پەڵکانە تەلەفۆنی بۆ کردم کە زەویەکەی لە بن یەکێک لە سریەکانی سنووری فەوجی چوارە لە فەرقەی هەشت نایڵن بکێن تەدەخولم کرد بۆی کە سوپار ڕێگەی پێ بدایانی ئەم حاڵەتە فەردیانە هەبووە گەیشتۆتە من تەدەخولم کردووە بەڵام ئەمە حەلی جەزرینی ئەمە تەنها دوورخستنەوەی کێشەکەی لە فەلاحەکان بەردەوام لەسەر خەتین 12 شەو شەو بێ ئێمە لەگەڵیانین لەسەرەوە هێزەی ناو شارە لە چوارچەوەی وەرەقەی اتفاقی سیاسی وا ڕێکەوتین هیچ هێزێک نەمێنێ نەک لە کەرکوب لە هیچ شارێک نەمێنەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە لەسەر ئەوەی کە لە گەڕەکە کوردیەکانە کە من تەدەخولم کرد خشتەیەکی بۆ ناردوون فەرماندەی ئۆپەراسیۆنەکان کە بڵاوە پێکردنی هێزەکانە لە نقاتیان لە هەموو گەڕەکانی شاری کەرکوب بۆ هەندێک معلوماتی ئەمنی بە من وتووە کە هەیە بەڵام لەگەڵەوە داوامان کرد ئەو هێزە نەمێنێ بەڵێنیدا کە بە پێی پێویست مەفارزیان هەبێ ئەوە نەبێ بە شێوەیەکی دایم بێ. بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە ئەو دولیوا هاوبەشەی بڕیار بوو پێک بهێنرێن بۆ کۆنتترۆلکردنی ئەو فراغە ئەمنی کە هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراقیە کەی دەست بەکارە بن سەرەتا باس لەوەکرە کە کێشەی موچە و بودجەڵمانەیە ئەزانی زۆر جار باس لەوەکرێ کە ئەمانە ساڵێکە دامەزراون نەخێر نە ساڵێک دامەزراون و تەنها ئەمری دیوانیان بۆ دەرچوو بوو بەڵێ دەست بە ڕێکارەکان کرا لە مانگی 5 و 6ەوە بۆ ئەوەی کە لیژنەیەک دانرا ئەو لیژنە کارەکانی خۆیان لە کۆتایی مانگی 9 تەواو کرد تەسلیمی وەزیری بەرگریان کرد وەزیری بەرگری مسادقی لەسەر کرا ئەوانە ئێستا سەربازن بە فەرمی لە سنووری وەزارەتی بەرگری عێراق و ناوەکار نیشان لە ڕووی جیناییەوە هەموو تەدقیق کرایەوە ئێستا بوونەتە سەرباز لە وەزارەتی بەرگری هەموو ڕێکارەکانن بۆ تەواو کراوە لە ئامادەکردنی پرۆژە بودجەی جناب تەنزان کەوان هاتن ئەمساڵ بودجە نەبوو تا داخلکرێن تەزمین بکرێن محاولە کرا بڕێک پارەمان پەیدا کرد وەکو پارەی سوتەمەنی نەتوانرا ملاقەلەیان بۆ بکرێت ڕێژوزەرە ڕازی نەبوو پێشتر ئێستا لە پرۆژەی ساڵی 23 وەزارەتی دیفاع جێی کراوەتەوە ئەو تەخسیسەی کە بۆ ئەو 3700 کەسە پێویستە دانراوە و بێتە پەرلەمانیش ئێمە لە پەرلەمان وەکو خۆی نایڵین دەستی بۆ ببرێ بۆ ئەوی کە پرۆژەکە دەنگی لەسەر درا لە پەرلەمان ئەوانش دەست بەکار بن. سپاس بۆ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو زۆر سپاس.